نەوت بۆنەتەوە نەک بۆنەوە ئەمە وتەی قوتابی زانکۆ و ڕۆژنامەنووس گۆران دیبەگەیە کە وێنەیەکی لەژێر بۆڕی نەوتدا گرتووە و وەک خۆی دەڵێ بریندار بووە تا توانیویەتی وێنەکە پێشان بدە و بە ملیۆنان کەس وێنەکەیان کردوتە پرۆفایل و کۆمنت و لایک و شێریان کردووە. دوای بە دواداچوونەکانی دەنگی ئەمریکا لەسەر دووزینەوەی خاوەنی وێنەکە و هۆکاری گرتنی وێنەکە ناوبرا و خوێندکاری قوناغی چوارەمی یاسایە لە یەکێک لە زانکۆکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە باسی وێنەکە دەکات و دەڵێت 4 ساڵ بەر لەم ڕۆکە من وێنەیەکم کرد لە دەشتی کەندێنەوە و نەحیەی دیبەگاکەوە ناوچەیەکە گرنگی خۆی هەیە دەوڵەمەندە بەنەوت منیش بیرۆکەیەکم بۆ هات کە وێنەیەک بگرم ئەوە بوو چوومە ئەو شوێنەی کە بۆڕێکی گەورەی لێ بەڵام مەسافەیەکی کەم هەبوو ئەوە بە خۆخشانێکی زۆر خۆم هاویشتە بن ئەم بۆڕێنەوە تا برینداریش بووم بەڵام برینداریەکەم لە گرنگ نەبوو چونکە من بە نیەتێکەوە ئەم وێنەیەم گرتبوو نیەتەکەم زۆر پێلا مهمتر بوو لەوەی کەوە بریندارە بوو نیەتەکەشم ئەوە بوو کە نەوت بۆنەتەوە بێ نەک بۆنەوە بێ. چین و توێژی جیاجیا سەبارەت بە وێنەکە هاتنە دەنگ و هەریەکەیان بە جۆرێک شڕۆڤەی وێنەکەیان دەکرد کە دوجار هەمویان پێیان وابوو کە گۆران و ئێمەش پێمان وایە کە وڵاتی ئێمە خاوەن سەرۆت و سامانە بەڵام لە هەمان کاتدا ئەو بشێوەی کە ئێمە دەمانەوێت یاخود ئەو مافە سەرەتاییانەی کە ئێمە وەکو تاکێکی ئەو وڵاتە کە پێویستە بەدەستی بێنی نیمانە لە بەرامبەر ئەو نۆتەی کە هەمانە لایەنێکی تری ئەو وێنەیە من وای دەبینم کە ئێمە گەیشتوین بە قۆناغێک کە دەتوانین لە ئێستادا ئێمە نەوت بفرۆشین وڵاتێکین کە لە خەباتی چیاکانەوە هاتوینە شار و ئێستا لە شاردا دەتوانین سەرمایە دروست بکەین. کار و شتەکانی گۆران دایمەن شتی جیاوازی پێ دایمەن حەز بە شتی جیاواز دەکات و زیاتر کار دەکات بۆ بەرژەوەندیەکانی میلەتەکەی و گەیاندنی معاناتەکانی خەڵکی وڵاتەکەی خۆی بە ناساندنی بە وڵاتەکانی یەکەم تشت ئەو وێنەیە لایەنی هەژاری و زلمێکراوی میلەتێکی نیشاندن دوو هەیبەتەکە جوان بخۆی دیتی خۆپیشاندانی سلێمانی و خۆپیشاندانی ساحە تەحریر دژی عەبادی بلند کردبیەوە ئەو وێنەیە. هەر کاتێک باسەکە دێتە سەر بیرەنەوت و داهاتەکەی و قەیرانە داراییەکانی هەرێمی کوردستان ئەم وێنەیە لە خۆپێشاندانەکان بەرز دەکرێتەوە و سەر لە نوێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکرێتەوە گۆران دیبەگەی لەم بارەیەوە زیاتر دەڵێ بە شێوازێکی زۆر سەرسوورمانانە خەڵک یعنی ئەم وێنەی شەیر کرد و کۆمنتی دەنووسی و ئەم وێنەیە دواتر گوازرایەوە بۆ پەیجەکانی تریناوە خۆی دواتر ئەوەی من زانیمەوە بینیومەوە یعنی بەڕاستی بەرفراوانیەکی زۆری بەخۆی بینیوە ئەم وێنەیە زۆر شوێن بەرزکراوەتەوە چۆتە زۆر شوێنی تر تەسەوەڕ کە یعنی دەتوانن بە دوواداچوون کەن بە ملیۆنەها کەس ئەم وێنەی بینیوە ئەوە مای خۆشحاڵیە لە بۆمە کە وێنەیەکم توانی وا دەنگ بداتەوە لە هەرێمی کوردستان کە منیش یەکێکم لە تاکانی هەرێمی کوردستان وە معاناتی هەموو خەڵکی کوردستان بەم وێنەیە بگەین. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆبەڕووی دەیان قەیرانی جوراوجۆر بوونەتەوە لەسەر ڕووی هەمووشیانەوە قەیرانی داراییە لەم بارەیەوە دەیان خۆپێشاندان و گردبوونەوە مانگرتنیان کردووە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.